یەکەم تەوەرو بابەتمان باس لە جەنگی حەماس ئیسرائیل دەکەین. ناڵێن جەنگی فەڵەستین لەبەرەوەی بەشێکی فەڵەستین لە جەنگدا نییە. باس لەم جەنگاکەین کاریگەریەکانی لەسەر ناوچەکە لەسەر وڵاتانی دەوروبەر. ئیسرائیل دەیەوێت ئەم جەنگە بکاتە بیانوویەک بۆی کە هەندێک دەستوەردان بکات لە وڵاتانی تریش بە تایبەت ئەوانەی کە نەیاریەکی مێژووییان هەیە لەگەڵ ئیسرائیلدا. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بارۆ زەعفەر بەڕێزیان سەرۆکی پەیمانگەی مێدیتریانن بۆ توێژینەوەی هەرێمایەتی. کاک بارۆ سڵاو لێبێ، بەیانی باش بەخێر بێی سەرچاو زۆر بەخێر بێی. چی لە جەنگەکە دەخوێنیتەوە؟ لە واقعدا ئەم جەنگە ئەکرێ 1001 گوانەی لەسەر بنووسرێتەوە، یعنی قابلی ئەوەیە چەند شاشێکی گەورەدانێ ڕۆژانە وانەی گەورە گەورەی لەسەر بنووسرێتەوە. وانەی یەکەمیان کارەساتی مرۆییە بەڕاستی. ئێمە کە بابەتی پەیوەندی نێو دەوڵەتەکانە خوێنین بە تیۆری نیشانمانەدا کە پەیوەندی نێو دەوڵەتەکان بە تەواوەتی بریتە لە بەرژەوەندی و هێز شتێکی تر نایخوا، بەڵام ئەم جەنگە لەسەر ئاستی پراکتیک پێی نیشانداین کە مافی مرۆڤ و دێمۆکراسی و کارەساتی مرۆیی و ئەوانە بەلای جیهانەوە بەلای زلهێزەکانەوە بەلای هێزە ناوچەیەکانەوە لە پراوێزی پراوێزەکاندایە. ئەوەی کە لێرەدا هەیە لە کوێدا بەرژەوەندەکانی وڵاتانی ناوچەکە وڵاتانی زلهێز ئەیواتێوەکو ئەڵێ لەوێدا تۆ بەرگری لە بەرژەوەندەکانی خۆت و لە هێزەکەی لە بەدەستێنانی هێزەکەی بۆ خۆت. ئەوە 19 ڕۆژە، ئێستا 19 ڕۆژە جەنگی حەماس و ئیسرائیل دەستی پێ کردووە. ئامارەکان پێمانەڵێن 5791 فەلەستینی جانی لەدەستداوە بە پێی وەزارەتی تەندروستی فەلەستین و 16297 کەسیش بریندارە و زیاتر لە 1400 ئیسرائیلی جانیان لەدەستداوە و سەر و 3000 کەسیش بریندارن هەر لە ئیسرائیل. ئەمە لە ماوەی 18 ڕۆژدا. ئێستا ئاوێنی ڕۆژانە میدیاکان تایبەتی جەزیرە بایەخێکی زۆر بەم جەنگە ئەدا لە ڕووی کارەساتە مرۆیەکەی و دیوە مرۆیەکەی نیشاندا. خەڵکە بینی لەسەر قاچی خۆی لەسەر دەستی خۆی ناوی خۆی نووسێ ئەگەر مرد تاکە هیوایەکی ئەوەیە دوای مردن بناسرێتەوە، جەستەکەی بناسرێتەوە. تۆ بێنە پێشچاوی خۆت خەڵکێک تاکە هیوا و دوای هیوای ژیانی ئەوە بێت کە دوای مردنی لەسەر دەست و پێ خۆی ناوی خۆی نووسێ بۆی بناسرێتەوە لە نەخۆشخانەکانە پارچە پارچە جا بکرێتەوە و تەرمەکەی بناسرێتەوە. ینی ئەم کارەساتە مرۆیەکە بە پێشچاوی جیهانەوە ڕوئەدات، بە پێشچاوی نەتەوەی گرتوەکانەوە ڕوئەدات هەتاوەکو ئێستا دوای 19 ڕۆژ ئەنجومەنی یاسایش قسەیەکی نییە بۆ چووکە ئەم 5 زلهێزە هەمیشەیی کە رووسیا و چین و فەڕەنسا و ئەمریکا و بەریتانیا لەوێ ئەندامن مەساڵحی خۆیان بەلاوە گرنگترە، بەرژەوەندی خۆیان بەلاوە گرنگترە، بەدەستێنانی هێزیان بەلاوە گرنگترە لەوەی کە ملیۆنان کەس جان لەدەستدا لەسەر ئاسی جیهانە. لەبەرەوە ئەم جەنگە بە پلەی یەکەم ئەوەی نیشانداین بە تایبەتی بۆ نەتەوەی ژێردەستی وەکو کورد، ئەوەی نیشانداین کە ئێمە ئیتر چیتر بیر لەوە بکەینەوە یونیفای، ینی بیر لە یەکگرتنی ناوخۆی هەرێمی کوردستان بکەینەوە بە پلەی یەکەم، بیر لەوە بکەینەوە بەرژەوەندی کورد لە کوێدایە وەکو نەتەوەیەکی ژێردەست چکەوە تا بە پێشچامانەوە واقعەکە دەبینین بەرژەوەندی لەکوێ و لەکوێ ئێمە توانین هێز بەرجەستە بکەین، هێزی دیبلۆماسی، هێزی ئابووری، هێزی سیاسی، هێزی نەرم، هێزی میدیایی و ئیلا ئاخری. باشە کاک بارۆس، دەوترێ حەماس دەزانێ هێزی ئیسرائیل چۆنە، هەمیشە کاردانەوەکانیشی چۆن بووە لە بەرامبەر ساروخێکاتن چەند بینایی تەخت کردووە. حەماس بۆ ئەمەی کرد؟ کاک ڕانکۆ خۆی هەر لە پندێگەیڵێ العین و بالعین السن والبادی والأظلم، دانێک بەرامبەر دانێک و چاوێک بەرامبەر، بەڵام ئەوەی کە دەست پێشخەریەکە ئەوەستەم کارە. ئەم جەنگە یعنی نازانی یعنی ئێمە ئیش ئێمە لێراوەنێ داوەری بکەین کامیان لەسەر حەقیان کێیان لەسەر حەقن، بەڵام وەکو پرسی هێڵکە و مریشکەکەی لێ هاتووە مریش لە هێڵکە دروست بە هێڵکە لە مریشکە هیچ کاتێ ئەوەیەک لای نەبێتەوە. ئێستا بڵێ بە پێشچاوی جیهان و میدیاکانی جیهان و حەماس دەست پێشخەری کردووە هێرشی کردو لەسەر ئیسرائیل، بەڵام پێشەوەش ئیسرائیل دەبینی بە چەند ڕۆژانە و شەوانە لە وێست بانک لە زیفەی غەربی خەڵکی فەلەستینی دەرەکرد و ئیسرائیل جوولەکەی لە شوێنیان نیشتەجێ کرد، هێرشێک کردە سەر مزگەوتی ئەقسا، قەدری زۆری لە خەڵکە کرد. یعنی ئەمە ئاوهاوە بە ئیسرائیلیش بڵێ دەڵێ حەماس پێشووتر تونێلی لێداوە، یعنی ناگەیتە ئەوەی کە کامیان دەست پێشخەر بوونە لەم جەنگەیە. بۆیە ئێستا لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دوای نزیکەی 75 ساڵ کە دەوڵەتی ئیسرائیل دروست بووە،
لە دوای 75 ساڵ ئێستا پسپۆڕان لە جیانە ناوەندە نێودوڵەتەکان لە جیانە لەو پرسیاریان واز لێ هێناوە ئیتر ئەبێ دوو دەوڵەتی سربەخۆی فەلەستین و ئیسرائیل دراوسە یەکتری بن ینی ئەم جەنگە خەونی دەوڵەتبوونی ئیسرائیلی لەبار برد خەونی ئەوەی لەبار برد تەنانەت ئێستا جەنگەکە کە دەستی پێ کردووە حەماس دەستی پێ کردووە باڵێن حەماس دەستی پێ کردووە ئێستا کۆتایی پێهێنانی ئەم جەنگە لە دەستی حەماسانیە لە دەستی ئێرانیشان نیە بەڵکو کۆتۆ لە دەستی ئیسرائیلەوەکەی کۆتایی بێنێ ئێستا ئیسرائیل وەکۆڵێ شعبن و قائیدەن یعنی گەل و قیادە و پیادەیان گەشتون بەو قەناحەتەی نابێ حەماس دراوسێ ئەوان بێت یعنی بەمانایەکی ترە بێ ئیسرائیل غەزە داگیر بکات بەڵام دوای ئەوە چی دوای ئەوە ئیسرائیل چۆن غەزە ئیدارە ئەدات کۆمەلگای نێودوڵەتی چۆن مامەڵە لەگەڵ غەزەیە ئەکات ئەمریکا ئەڵێ وەستانی ئەم جەنگە تەنها لە بەرژەونی حەماسە ئەڵێ بۆیە جارە جەنگەکە نابێ بوەستێ ناڵێ نابێ بوەستێ یعنی دەڵێ لە بەرژەونی حەماسە ێ بە دیوەکترانی نابێ بوەستێ بێ بەردەوام بێ بەس دەڵێ ناو بەناو ئەکرێ هێرشەکانی ئیسرائیل ڕابگیرێت تا هاوکاری مرۆییەکان دەگا واتە هەر ئەو قسەیە کە ئێستا ڕاوەسانی جەنگەکە لە دەستی ئیسرائیل و بە بڵین پشتیوانی ئەمریکایە ینی قسەی ئەمریکا یەکلاکەرەوەی لەو ڕۆوە بەڵام ئایم جەنگە ئەکرێ تر غەزە تەخت بکرێ و حەماس نەمێنێ و ینی شتێکی وا ڕوو ئەدا یان نا دوجار هەرە بێ بە ئاشتی ئەمە کۆتایی پێبێ هەموو خۆی ئەگەر تۆ مێژووی پەیوەندی نێودوڵەتەکان بخوێنیتەوە هەمووی شەڕە یعنی ئەگەر تۆ جەنگ لە مێژوو ململانێ لە مێژوو دەربکەی شتێکی دیکەت بۆ نامێنێت تو چیە خوێنیتەوە ئەگەر جەنگ نەخوێنیتەوە چونکە هەمیشە بەرەنجامی جەنگەکان ڕووداوی گەورەی لێکەوتۆتەوە ها مارکس دەڵێ ڕووداوە گەورەکان هەندێک جار ئاوسن بەوەی ڕووداوی بچووک بچووکی 100 ساڵی پێش خۆیان لە ناکاو ڕووداویشی گەورە ڕوو ئەدات و ئیتر یعنی گۆڕانکاری گەورە دێتە ئاراوە ئەم جەنگە وەکو پاشە بەردێکی گەورەی لێ هاتووە لەسەر لوتکەیەکی شاخێکی گەورە کە چەند بەردێکی بچووک لە ژێر ئەم تاشە بەردەیان ڕاگرد بێ ئێستا ئەم بەردە جوڵاوە و تاشە بەردەکە دەکەوێتە خوارەوە خلۆرە بێتەوە ئیتر بەڵام کە خلۆر بوویەوە چەند کەسێک نامێنن چەند شوێنێک تەختێ پانەکاتەوە بە بڕای تۆ ئەم تاشە بەردەی من وەکو سەرپانکردنەوە ڕەنگە گونجاو نەبێت ئەمە بەکاربێنم بەڵام بە نەتیجەی نهایی ئەم جەنگە فەلەستینیەکان زیانمەندی گەورە دەبن قوربانی گەورە فەلەستینەکانە بن لەم جەنگەیە و حەماسیش قوربانی گەورە ئەبێت چونکە یعنی چۆن لە ساڵی 1970 دوو ڕێکەوتن کراوە تا ئێستا لە بینی عەرەب و ئیسرائیل لە ساڵی 1970 ڕێکەوتنامەی کام دەیڤێت کراوە نەتیجەکەی ئەوە بوو یعنی مەبەستمەوەی بڵێم ئیسرائیل ئامادە نییە بە ئاشتی لەگەڵ فەلەستینەکان و لەگەڵ دنیای عەرەبیا مامەڵەکە هەمیشە دەوێت هێزی خۆی نیشاندا و بە هێزمە بەرگری لە خۆی بکات و خۆی وان نیشاندا ئەو هێزەیەکە خوا خەڵقی کردووە لەو ناوچەیە حکم بکات لە ڕێکەوتنامەی کەم دەڤێدا ڕێکەوتنامەی ئاشتی بینی عەرەب ئیسرائیل بوو کە بەرەنجامی جەنگی 1973 بوو بەڵام نەتیجەکەیەوە بۆ ئەنوەر سادات کوژرا و لەم لاش یعنی بە هەمان شێوە لە ناو ئیسرائیلە ئەمە ئیسحاق رابین بەو شێوێ تووشی کێشە ئەوانە بوو دوایی لە 94شە لە ساڵی 1994شە ڕێکەوتنامەی اتفاقی ئۆسلۆ ڕوویدا دیسان نەتیجەکەیەوە بوو یاسر عەرەفات ژار خواردکرا و لەو لاش ئیسرائیلەکان بە هەمان شێوە ئەمەیان قبوڵ نەکرد یعنی تەواو لە ناوەڕۆکات چێ ئیسرائیل بە قیادە و خەڵکو و بە نوخبەیەوە ئەو قەنەعەتیان هەیە کە بە هیچ شێوە گفتوگۆ لەگەڵ فەلەستینیەکان نەکەن بۆیە بە نەتیجەی نیایی ئیسرائیل گەشتۆ بۆ قەنەعەتەی نابێ حەماس لە غەزەیە هابێت یعنی سوورە لەسەر ئەوەی حەماس لەناو بە لە غەزە حەماس تعبیرە لە فەلەستینیەکان نا لەناو حەماس یعنی ئەگەر ڕوونتر بڵێم حەماس بە جۆرێک بڵین بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی کەڵەگایی خۆی سەپاندووە بەسەر غەزەیەکانەوە و دانیشتوانی فەلەستینە ئێمە دەبینین لە میدیاکانەوە زۆر جار ئەمە دووبارە کراوەتەوە ینی حتا وتاری ڕۆژی هاینی ڕابردوو وتاربێژی مزگەوتی ئەقسا هێرشی کردە سەر حەماسکە ئەوان هەر بە شێوەیەکی کەڵەگایی خۆیان سەپانەوە بەسەر غەزەیە و هیچ پاڵپشتێکی ناوخۆی فەلەستینەکان و نەک هیچ بە شێوەیەکی مطلقی یعنی هیچ پاڵپشتێکی ئەوتۆی فەلەستینەکان و خەڵکی غەزەیە نییە و ئەوان ئەم گۆبەنگیان هەڵگیرسانەوە باشە ئەمێ بڵێم ئەمەی کە تۆ دەیڵێ زانیاریە فاکتە یان بەدوادا چوونە متابعەیە لە میدیاکانەوە مەدەستکەوتۆ چونکە زۆر جارەوانی کە پشتیوانی لە فەلەستینیەکان و حەماس دەکەن هەر لە سوشیال میدیاش دەبینین دەڵێن حەماس زۆتان نوێنەراتی فەلەستین دەکات کەس نابینی کە قوربانیشی داوە لە میدیاکانەوە ڕەخنە بگرێت لەم جەنگە کە حەماس دەستی پێ کردووە ئەمە بیانووە بۆ
ئەوەی کە بڵێن وەڵا حەماس هەڵقوڵاوی فەڵەستینیەکانە کاک ڕانکۆ کات تۆ قساکە وەکو تۆژەرێک وەکو نووسەرێک وەکو بێژەرێک عادەتەن دەبێت ئەرگۆمنتت بەڵێ دەبێت بە میتۆت قسە بکەیت دەبێت بە پرسیارم زانیاری قسە کرد بکەیت ئەمەی تۆ دەبێت بەرمەبنای بە ئاماژە ئەرگومنتە؟ قسە بکەیت بەڵێ بێگومان هەر کەسێک ئەوە دەڵێ من ڕقەمی دایان خەڵکی غەزەی دەدەمێ کە لای ئێمە لیستین کراوە لیان بپرسێکە چۆنی مە حەماس مامەڵی لەگەڵ خەڵکی خەزە و فەلەستینیەکانە کردو لە ماوەی ڕابردووە ئەنی ئەمە بڕاوەتەوە هەندێک خەڵکی ئەڵێ من پێم وایە لە ڕاستی ئەو پێی وانە حیزبەکەی پێی وایە گروپە ئایدۆلۆجیەکەی پێی وایە یا ئێران پێی وایە بۆی ئەوش وایە تورکیا پێی وایە بۆی ئەوش پێی وایە یا قەتەر پێی وایە بۆی ئەمیش پێی وایە بۆ خۆی پێی وانە بەرەنجامی کۆمەڵێک بەڵگە و دەلیل و زانیاری و زانست و میتۆد و ئەوانە بۆیە وەکو لاینگیری لاین ئێمە ینی تۆ وەکو مرۆڤ بەڕاستی دەبێت خاوەندارتی لەم جەنگە بکەیت ملیارێک مسلمان دیدگای هاوسۆزی هەیە بۆ ئەم جەنگە بۆ فەلەستینیەکان بەڵام کاتێک کە تۆ وەکو توێژەرێک وەکو سیاسیەک دێی بەرمەبنای ئەوەی کە دەرز لە موانانە وەربگری کە لە غەزەیە ڕوەدات پێویستە بە شێوەیەکی بێلایەنەنی واقعەکە وەکو خۆی بەرجەستە بکەیت بێلایەنەکەش ئەوەیە ئێستا ئەمریکا دەبینی بە دوو کەشتی گەورەی فڕۆکە هەڵگرەوە 120 فڕۆکەی جەنگی لەسەر بیناکراوە چاوەڕێ ئەکا ئەگەر بەرەی مقاومە و حەشدی شعبی لە عێراق و حیزب الله لە لوبنان و ئێران بە شێوکی گشتی و لە سووریا و لە یەمەن خەڵکی دیکە داخلی ئەم شەڕەبێ ئەمریکاش بێگومان ڕاستە خۆ داخلی ئەم شەڕە ئەبێت بەڵام بۆی لەم بەرنامەیەوەشمان لە بیر نەچێت ئایا عێراق کە ئێمەش وەکو کورد ینی چەند ئەمە ئەەکەین ڕەنگە دواتر بێ مەسەری ئەوە پرسیاری عێراق با لێەوە دەست پێ بکەم سوودانی نامێکی ناردۆ بۆ وڵاتانی عەراب نامێکی بڵاو کردوتەوە پشتیوانی لە غەزە دەکا و دەڵێ ئێمە ناکرێتەنا لە ڕووی مرۆییەوە پشتیوانی لە غەزە بکەین دەبێ هەوڵ بین کە دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان دابمەزرێت چونکە کێشەی غەزە و فەڵەستینیەکان کێشەی خاکە کێشەی جوگرافیایە ینی تقریبەن و نامەیە ڕێک بۆ کوردیش دەگونجێ سوودانی کامە بۆ فەڵەستینیەکان دەڵێ ئەگەر باسی دەوڵەتێکی بۆ کورد لەگەڵدا بکەی دەبێ هەڵوێستی چۆن بێ پێشەوەی باسی سوودانی کەین من 2015 نامی ماستەرەکەمە نووسی لەسەر عیلاقەتی تورکیا و ئیسرائیل لە سەردەمی حکومڕانی ئەکپارتیە بزەبەت ئەو کاتانە کە تورکیا لە 2010 پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل تێکدا هەڕەشەیە کرد دەیگو ئیسرائیل مناڵی خەڵکە کوژە ئیسرائیل دەوڵەتێکی تۆرۆریستە پەلاماری خەڵکی مەدەنیەکە مەبانی و شوێنی مەدەنی بەڵام خۆشی لە هەمان کاتا ئەوەیە کرد دژی کورد هەمان ئەو شتانەی ئەکرد بۆیە ڕانەنغێتسی نەبووتە بێژێ و کاتی دەوڵەتی ئیسرائیل دەیگو ئەردۆگان خۆی مناڵی کورد لە خەوە ئەکوژێت یا تیرۆرەکە بەڵام هاتووەوانەی دموکراسی فێری ئەماکە بە هەمان شێوە بەڕێز سوودانیش کە من پێم وایە ئەهوەنترین و سەرۆک وەزیرانی عێراقا لەگەڵ کووردا تاوەکو ئێستا وتارێکی نووسیەوە لە ڕۆژنامەی شەرق الأوسط بە عنوانی وقف الحرب على الغزة أولوية للعراق وەستانی جەنگ لە غەزە ئەولەویەتە بۆ عێراق لە کۆتایی وتارەکە ئیشارەت بەوە کات کە بانگی دەوڵەتانی عەرەبی ئەکات ئەڵێت چارەسەری ئەم کێشەیە ئەوەیە دەوڵەتێک بۆ فەلەستین دابمەزرێنین و پایتەختەکەشی قودس بێت و دەڵێت نابێت کێشەی فەلەستین لە پرسی خاکەوە لە پرسی مافەوەی ڕاستەقینەکانی خوانەوە بێ بە کێشەی موچە و کێشەی هاوکاری مرۆیی و مساعداتی ئینسانی جا ئەمە ڕێک بابەتی کوردی بیرخەوتەوە بیرخستینەوە کە ئەگەر ئیمڕۆ من و تۆ لێرە بڵین ئەگەر کوردیش مافی خۆیەتی دەوڵەتێکی بە پایتەختەکەی کەرکک بێ خۆ ئاگەر لە وڵاتانی ناوچەکە بەرە بێ بەڕاستی کەس ئەو هینەی نییە ئەمە ئەوەی بیرخەوتنەوە کە ئێمە بەدەسەڵاتدارانی خۆمان لە هەرێمی کوردستان کە هەرێمی خۆمانە بیر لەوە بکەینەوە کە ئایا کێشەی کوردی ژۆکۆی سوودانی باسێکا بۆ فەلەستینیەکان لە کێشەی خاکەوە لە کێشەی مافە ڕاستەقینەکانەوە تەحویل نەبووە بە پرسی 600 ملیارەکانی و 600 ملیارەکەەوە ئەم قسانە بۆیە وەکو لە سەرای بەرنامەکەم وتم ئەم جەنگەیەوەیە ئەو بۆردە و سەبورەیەکی گەورەدانی ڕۆژانە وانەی لەسەر بکوێنی ئەو وانانەی لەم جەنگەوە فێری ئەوی چینیانی بە نەتیجەی نهایی ئەوەن کە تۆ بەرژۆندی لەکوێ بوو و هێز لەکوێ بوو ڕووەکەیتە ئەوێ بۆ ئەوەی کەسبی بکەی بۆ خۆت و پەیوەندەکانی هێز بدۆزیتەوە ئەوەشی کاکەوێتە پراوێزی پراوێزە و دیموکراسی و مافی مرۆڤ و لایەنە ئینسانیەکە و ئەوانەیە هەر ئەم هێزانی کە کارەساتی مرۆیی ئەنجامەدەن لە غەزە و لە فەلەستین و ئەم میلیشیانی لە ناوچەکەیان سبینێ بێکەوە دابنیشن من و تۆ ڕەنگە بەرنامێ بکەین لێرە وەسفیان بکەین بەڵێن بەڕاستی ئەمانە ئاشتی خوازن و ئەمە ئیشێکی چاکە ڕەنگە چەپڵەیەکیشان بۆ لێدین بۆیە هەموو یعنی جیهان بەو ئاراستەیە ڕۆشتووە ئومێ دەکەم کوردیش لە عێراقا کە بەشێکی گرنگە لە عێراقا بەو شێوەیە بیر بکاتەوە بەرژەوەندی خۆی و هێزی خۆی لەکوێیە چکە وڵاتان بەعام
لە ئاسی پەیوەندیدەوڵەتەکانەوە بیرەکەونەوە من ئەگەر بە کورتیش بێمە سەر ئەوەی ئمڕۆ کوردستان نەگەی ئمڕۆوە 100 ساڵە کوردستان دابەش بۆ بەسەر چوار بەشە لە سووریا لە عێراق لە ئێران لە تورکیا ئەم چوار دەوڵەتە هەر چواریان تقریبان خەریکە ئێستا پیان خسۆتە ناو جەنگەکە و بەشێکن لەم جەنگە کەواتە گۆڕانکاری لە هەر شوێنێکە لە سووریا لە عێراق لە ئێران لە هەر شوێنێکی ناوچەکە بێ ڕاستەخۆ کاریگەری لەسەر پرسی کورد دەبێت بۆیە ئەلەوێەوە کاریگەریەکانی لەسەر پرسی کورد دەرئەکەوێ عێراق نەک هەر بەشێکە لە جەنگەکە بەڵکو لایەنگیرە یانی خۆتە زانی حەشدی شعبی خۆی ئامادە کردووە بچێتە ناو ئەگەر بە خیتابیش بێ بەشتێکیان بچێتە حدودەکانی فەلەستینەوە و بە وتارەکەی بەڕێ سوودانیشا دیارەکە بەرگریەکی تەواو لە فەلەستینەکانەکە و بانگی یەکێتی نەتەوەی عەرەبەکات بۆی خاوەندارەتی لەم قەزیە بکەن و بیری عروبەزی نوەکاتەوە بە معنایەک لە معناکان لێرە کوردیش ینی پێویستە ئەم وانانە بۆ خۆی تۆمار بکات لەسەر بۆردێک کە باسم کرد چی لە ئاستی نەودۆڵتی فێرە بێت چی لە ئاستی ڕۆژڵاتی ناوەڕاست لەم جەنگە فێرە بێت لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوخۆ چۆن فەلەستینیەکان دابەش بوون لە بینی حکوومەت و دەسەڵاتی فەلەستین و وێست بانک و غەزەیە کوردیش ئاها دابەش بێت چی بەسەر دێت چۆنی بەسەر دێت ئەمانە هەموو وانن کاکرد ینی ئەکرێوانەکان کەڵکیان لێوەربگرین بەڵام بەداخەوە ڕەنگە دیسانەوە هەمیشە ئارەڵین بەداخەوە وانەشمان لەم قەزیە وەرنەگرت لەم کەیسە وەرنەگرت لەم شەڕە وەرنەگرت هەنا ئەوە بێ هیوایەوە بخوازین پریشکی ئاگرەکە نەگاتە عێراق و گەشتووە بەڵام وەکو شەڕ وەکو لایەنی مەیدانی نەگاتە ئێرە بۆی کوردیش تێوە نەکرێت لە فعلەن کاک ینی نقطەیەک لێرەدا پریشکی ئاگرەکەم بیرکەوتەوە ینی کورد دەبێ بزانێت چێ فعلەن ئەیپارێزێ من لێرە زۆر زەمی ئەوەمان کرد کە دیموکراسی و مافی مرۆڤ و ئەوانە نەماوە هێز ئەیخوا ئێستا ئەگەر ئەمریکا دەست لە کوردەڵ بگرێت لە ڕۆژاوی کوردستان لە ماوەی 2 سەعاتە تورکیا چی دەکات لە ماوەی دوو کات ژمێرە لەبەرەوە بە قەنەعەتی زۆرێک لە چاودێران ئەوە هەیە کە ئەو هێزانەی کە کوردیان داگیر کردو لە ناوچەکە عێراق سووریا ئێران تورکیا ئەوانە بە نەتیجەی نیایی ئەگەر وشەکەژ نەبێت ناحەزی کوردن و داگیرکەری هەرێمی کوردستان و یان پارچەکانی دیکەی کوردستانن نابن بە دۆستی کورد نایان پرسی کورد لە هەر گۆڕانکاریەگە ڕۆژاتی ناوڕاستە ڕووبات پرسێکی بێ پرسێکی دەوڵەتیانەیە پرسێکی چارە نووسازانە بە مافەکانی خۆی بدە بە نەتیجەی نیایی ئەمریکا وەکو زلهێزێک لەم ناوچەیە مانەوەی بە سوودی هەرێمی کوردستانەکەوێت باشووری کوردستانیان ئەم هەرێمەیە چونکە بەبێ بوونی زلهێزێک بەبێ ئامادەبوونی زلهێزێک بەبێ ئامادەبوونی حاکمێک کە بەدارێکەوە ڕاوەستا بێ وڵاتانی ناوچەکەیان میلەتانی سەردەست بەلاماری کورد دەدەن لە بۆسەیان بۆ کورد سپاس بۆ بەرە جعفەر سەرۆکی پەیمانگەی ملیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی